باجار سليمانية صلاف ام الجهيكي دياري في باجارينا ام دخو نزيكي كسكي كين برنامج نزيكتر دا جبوي ديني خودي شكل برانبري برايت خو هرگرتي هر جبوي ديني او چکدانا و حزب اسلام سیاسی هلا جبر دین خودی حول تیرور کناوی هات دادین لیویل برانبری دشمن خو او کسا گردناوی آزا کریه دابزانی دخونیزی کی چه کساتیه که وی باجاری و وی ولاتی کی دکتر هر امش نازناوی دست بکین دکتر عبداللطیف سلفی دست بک چابی اف نازناوی هات سرناوی و پی خوش بیان جی تشتکی نرحت بی بوه وشي سلفي نازنا وقنية كبيمان ناخوش بي يا شرمي لي بكين يا بعيبي دابنين نازنا بخوم دهنا ناوا منوكو منهاج يعني خوي قورة داوي لي كردون إما لسر بازي دين داري بيغمر صلى الله عليه وسلم وصحابة بروين بوچی سلفیت جهان اسلامی بگشتی حزبك نادانت ناوي سلفيتي ملتي إما لحزبي كم نية تا إمش بين حزبك دي زياد كين إما دمانه ورده حزبایتی کم بیته و نمینه مسلمانان برای یکتر گله جارهین توی که تینا تو ماد برکرین که هین پشتا برای خود مسلمان حزب اسلامی ناگرن هین زیادتر ریکا دستالات گرن هین چه جارا بحث دستالات ناکن اما تومتك زور جار روبرو من دبيته وبنا حق للاين احزابي اسلامي واقع كواد بينن مشكله جورا دصلات داره او فلان كسا لا بچه يكك لخويان دابنن مشكله هم يحل دبه شيوازي چاره سر کردن بودو رگای نابه كداعش كردي يا او رگای ك اوان ديكن هانداني خلقو يعني مظاهره چاره سر و ايمه توعي خلقين رول دين بين كاكبا لخو من دا حكم خواجه بجيكين انجا داوا لخلقين اوانش جيبجيكن جانا و همی گریدای بانگوازی و دعوی به جبوی دینی خوده بتایبتی جی پریکا سلفیته باش البرانبر دا جیانا و بچه در باز اولا لايق من ما مساي زانكم للاي شي تري شو الحمد لله حرق او كاتي كباوكم وفاتك برحمت به بس بشي ميلاتي خوم كومال دكانم بيكرت او كات كالحمد لله كري دكان كان يشمه اف جي هنچني حتى بارچه ارجي جران تشتي وصايه دكتور بيغمان بايا وش فضلي خواه سالير لا قرشي مزقوتي بهشت زوي زور جرانتر وكل قركاي مادام ما بحثي مزقفته كر ازيد بين مزقفته جداش همي مزقفتات هولي سليماني دوكي يعني بين نخشه ونيغار وحتى ايات القران بيوزاجي بو صاده اصل هو كا بيامري خاصه وصل نهي كرد ولا زخرفه المساجد رازان نوي مزقوته كان شكون مزقوت شويني عبادتها مزقوت متحفنيه مزقوت شويني أولية كتو أنواع قلو قلصار وديمني سير وشتيلي هواسي يعني تركيز الدروات ولا نوجد هذا في تركيز لاي مناجات إخوابه لاي دعاء وذكر بيننا في مزقفة الدن كروصة بندرستن ديف ريكا إسلام مخالفة نقبل إنه يجا كدروسني يجا كدروس ده هو مزقوت تاسادة بباشترا دكتور نيفبينا مزقفتي ومالا ودا صلاة 2017 وكيودير هاي رمضان بيروس هولا تيرور كرنا وهداين شابي او مثلا هات مخواره ولا مزقوت يجيك لها فقيكان لقلم هات خلشي آكريه بس يا ريتي ليك كردم لير راي قرتم دنقشي بقوة نكتقينا وكو برديشي قورا بمدي وارد دادرا وكوتا جير بيمان كسيرم كرت وتم كاكما رومانية صورة هاتنا أليرا لم شوينا لو تقيوة دواي أو بدو صال ليرة لمزقوة درسم هبو جا دواي درس برسيارم بودين برسيارك هات نسراوة ما مصدار أو كسي كرومانا كي بيدا داي أقر داواي لي خوشبون وقرد نازايد لي بكا قرني أزادكي ناوي كز لنسراوة مش يكسر وتم أقر بيت توبي كربي وقرابيت ولا إخوة هستي بو تاوانا كربي قرني أزادكم كيشتينا كسكة مان هنا وهاتو دانشتو والله ترافيك دو تدو سعر بوين كبوم دركوت يعني خلطين راوا بيك راوا كيف بيكربي هموش تناوتري بتفصيل باسي كرت هموش صوت وصوت ايه تظني كيف بيكريه بيقوم جيان جالسي هفجينا جيانا كابصانة هي يان جاب زحمتها كجنجان هبه تفاهم لك حاليبون هبه والتزام بدين هبه زور خوش يعني أخوش جيان عباد زور الحمد لله بيا مثلا ظلامك يان جي جانجك بشتاتا الدكتور أسحست كم خشكك منها هي يان جي كتشك ميا هي بروسيا هفجينية قال بيك بيني تشتي وصابيات جيان زورش بوا استاش ما بستم به ديان آفرته كبمي بخوا نية تشاري هي يان ياك النيات تتي شرم ودرسكي لا ان شاء الله لسر خير اگر بگن جد اگر خودی بکت یا خیر تدام نوی مالی داد جین خان یک تنی و هین تداد جین یان جین نه هرسك لسه مالی جواز ده
ئەوە یەکەممە ئەویش سێمە ئەوش دووەمە يعني ئەمریکا یا ئەمە دوی سێمە ئەمە سێ سێ ئەگەر ئەم یا سێ بینیانەوەی تایبەتمەندی و گرنگیەکە تایبەتە یانژی ئەم ڕێکەوت هاتی نەوێرێ نه هیچ گرنگی تایبەتمەندی نییە لای من ینی زۆر کەس دەڵێ ناتوانێ عەدل بی ناتوانانی هەمویانە دۆکو یەک خۆشبووی خۆشویستنی ئافرەت بەلای پیاوە پەیوەستە بە صیفات و هەڵسوکەوت و ڕەوشتیەوە لەوانەیە ئەمڕۆ یەکێکیان سبەی ئەویدی دووسبەی ئەویدی بە جوێرەی تەسەڕوفی ئافرەتەکە ئەگەر کوڕێکی تەژیڤە ژنە دوێ یانژی سێ بینە لێ ڕێگیری لێکی یانژی ئازادە چۆن بۆ خۆم شتێکم ڕێگری لێ دەکەم بە تایبەتیش کە شەرع ڕێگای پێدابێت بۆ بتێ ڕەحمەتی جایکی گەلێک تایبەت ژیانەتە هەبی لێ وەختی ئەمری خودەی کردی بووچی وە تازی بوونەدانە چونکە بیدعایە حەقیقەتە هیچ لە دین داشتیوانە بووە ئەوەی کە سونەتە ئەوەی کە خێرە بۆ نوێشکردن لەسەری کەفن و دەفنی ئەوە وە دوعای خێر بۆ مردۆکە بۆ کە سوکاری مردوو بکرێ دڵنەوەی بدرێن تا دەنێژێت تەواو کۆتایی پێهات ڕۆژانە سێ کارە ئەنجام دی ژبلی پەرستنە و کارێ داوێ ڕۆژانە ئاگام لە کەناڵی ئامۆژگاری الحەمدولله ئەیک دووهەمیان ڕۆژانە تەفسیری قورئان خەریکم سوپاس بۆ خوای گەورە و ڕیاضەش کەمکەمە هەر الحەمدولله سێ کەساتێت مەزنیت ئیسلامی بوون بێژە حەستی بگەهەیە ئاستێوان ئیبن تەیمیە لە ڕوانگەی عیلم و زانست سەلاحەدینی ئەیوبی لە ڕوانگەی خزمەتکردن بە ئومەی ئیسلامی بەگشتی وەکو کوردێک کە توانی سێهەمیشیان دکتۆرێکی کوێتیە کە لە ئەفریقیا لایەنی داوای ئیسلامی و خزمەتکردنی خەڵکێکی زۆر لە سەردەستی مسلمان بوو سێ کەساتیا بوو من ناوێتۆنە بێژێت و هەمی ڕۆژەکەی یانژی زیبزیت پەیوەندیە دەگەلوان دایکم ئەو دەرەجەیەکەم ڕۆژ الحەمدولله ئەو کاتانەی کە دەچێتەوە ڕانیە و دیسان کارمەندانی کەناڵی ئامۆژگاری لە پەیوەندیدام لەگەڵیان و خێزان و منداڵەکانیش سێ جوها بوو من بێژە حەستی ژیانەتە هەمی وان سێ جوها بوو دەرەجەیەک مەکە ئەو جا مەدینە لە سعودیە ئەو دوو شارە پیرۆزە زۆر مەبەستمە ینی پێم خۆشە ژیانم لەوێ بێت سێهەمیشان هەر کوردستانی خۆمان لە بەرخاتری دین و داوە و خزمەتکردنەکە سێ ئامۆژگاریت کورد حەستکی هەمی گاڤال دەوروبەرێت خۆ و هەمی خەلکیکی ئامۆژگاری یەکەمم بۆ منداڵ و خێزانمە پابند بن بە دینی خواوە سەربەرزی و بەختەوەریان لەوەدایە ئامۆژگاری دووەمم بۆ میلەت بە تێکڕایی ئەوەیە کە تا زیاتر دەستگرتوو بن بە دینی خوای گەورە بەرەکەتیان بەسەردا دەڕێژێت لە ئەرز و ئاسمان سێ کورتی سێهەمم بۆ دەسەڵاتداران تەقوای خوا بکەن عەدل بن زوڵم نەکەن ئەگەر بە پارە باسکەین چەند پارەتان لە کتاب کڕینتان سەرف کردی وەڵا جا بەشێک لە ینی پارەی خۆم بەردەوام لە کڕنی کتاب سەر ئەی بە چەند دەفرۆشن ئێستا ئەگەر بڵین کۆرە بەدنیا نافرۆشێ کتاب ئەوە نییە بە تابێتی لەگەڵ زۆربەی کتابەکان یادەوەریم هەیە باسی دوو یادگاریمان بوو کە لە ژیانت قەت لە بیر ناکە یەکێکیان یادگاریەکی خۆشە یەکێکیشان زۆر ناخۆش مووقفێکیان لە سوودان دەمان خوێند لە ماستەر دەم خوێند ئێمەش هیچ ئیمکانیەتێکی وامان نەبوو سەرەتا جامیعە بەڵێنی پێداین لەگەڵ الندوة العالمية للشباب الإسلامي کە نەفەقی خوێندنمان لەسەر ئەوان بێ دوایی پەشیمان بوونەوە والات خوێندنەکە لەوێ بۆمان تەواو نەکرا یعنی گەیشتینە حاڵەتێک جار وایە سوار پاس بووین لە مثلا لە ئومدرمانەوە بۆ خەرتوم کە لە تەنیژیەکەن بە سایقەکەم وت ئەرێ پارەم پێ نییە ڕێگا دەدەی سوار سیارە بین یعنی ئاوامان لێ هات بەس محارەبەی فکریش کراین یعنی لەوێ فکری جا بڵم چی تەسەوف و ئەو شتانە حزبی زۆر زاڵ بوو کە زانیان ئێمە ینی ئەو فکرانەمان نییە تەجفیفی هەموو شتێکیان کرد هەمویان لێ وشی کردین ناچار سوودانمان بەجێهێشت و چوین بۆ ئێمن لەوێ خوێندنەکەمان بخوێنین ئەوەی کە خۆشی الحەمدولله ماڵم لە چوارقوڕ نەبوو برایەک هات یعنی بۆ ئەوەی کە مزگەوت دروستکە والحاصل چی پێمان کرا ڕێنماییمان کرد دوایی کە هات مێرە ئەو مسلمانە هاتە لام وتی من دەمەوێ یعنی خێرێک بکەم کە بۆ قیامەتم باش بێ وە سوودی میلەتەکەشمی تێدا بێ وتم دەی ماڵت ئاوا بێ من فکرەیەکم بۆ تێ چییە وتم دانانی کەناڵێک بۆ بڵاوکردنەوەی تەفسیری قورئان حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم
چۆن دەبێت وتم دەبێت کەناڵی ئامۆژگاری تەسیس بوو کە تا ئێستاژەوە بەردەوامە یعنی ئەوە لە ژیانی خۆمدا پێم لە شتە هەر خۆشەکان الحەمدولله خوا قبوڵ ژیانەوە هەر خۆشی بێت دیری هەمین نەخۆشیەوە بن و ئەم دووبارە مەمنونێت توینە دکتۆر زۆر سپاس دەرگێ مۆڵە خوب مەوەکر و من نزیکتر